کەس و کاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆزبایی 30هەمین ساڵیادی ڕاپەڕینتان لێ دەکەم. 30 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی پیرۆزی وەکو ئەمڕۆ لە دەواازەی سەوزی ڕاپەڕینەوە تۆماری دەیان ساڵ تەعریب و تەبعیس قڕکردن و کاولکاری ڕژێمی بەعسی خوێنڕێژ پێچرایەوە. لەم ڕاپەڕینەدا ڕووناکی بەسەر تاریکی، ئازادی بەسەر ژێردەستەیی، گردن بەسەر پەتی سێدارە و دایکی شەهیدان بەسەر کۆست و یەکێتیەکەتان بەسەر دوژمندا سەرکەوت. ڕاپەڕین بەرهەمی خوێنی دایان هەزار شەهید بەرەنجامی شۆڕشی نوێ و بەشداری و پشتیوانی کارایانەی کۆمەڵانی خەڵک و چەپکە گوڵی هەواڵ مامجەلال بوو بۆ گەلی کوردستان. لەم ساڵیادەدا و وەفادارین بەرامبەر بە یادەوەری و پیرۆزیەکانمان. لەوەش گرنگترەوەیە کە لە یادمان بێت کە خەڵکی کوردستان تەنها بە یادەوەری ناژی، بەڵکو کۆمەڵانی خەڵک داواکاری ئێستایەکی ئازاد و خزمەتگوزار و ژیانێکی شایستە و ئایندەیەکی باشترن. لەم ڕۆژگاری نادڵنیاییەدا کەندهاکڕەوی و هەڵپەرستی و کەمتەرخەمی کەمینەیەکی خۆسەپێن بوون بە هەڕەشە بۆ سەر ئەزموونەکەمان. خەڵکی کوردستان دەیانەوێت بزانن ئەو ئازادی و ئاشتی، دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسینەی کە یەکێتی لە پێناویدا دامەزراوە بەکوێ دەگات. بە هەباڵا سیاسی و کۆمەڵایەتیەکانی یەکێتی، هیواکانی خەباتی ڕزگاری نیشتیمانی و دەستکەوتەکانی ڕاپەڕین کە دەیان هەزار شەهید و تێکۆشەری قارەمانگیانی خۆیان لە پێناوبەخشی چیان لێ دێت؟ چێ کوردستانەکەمان لە داگیرکاری، لە مشەخۆری و قۆڕکاری دەسەڵاتێکی ناپەسەند دەپارێزێ و ڕزگار دەکات. ئەمڕۆ و 30 ساڵ دوای ڕاپەڕین خەڵکی کوردستان دەیانەوێت دڵنیابن کە سەروەری یاسا و ئازادیەکان، ئاسایشی کار و پیشەییان، موچە و قوت و کەسابەت و ژیانیان لە دەست کەمینەیەکی مشەخۆر پارێزراو بێت. خەڵکی کوردستان مافی خۆیانە داوا بکەن کە هەرێمەکەمان نەکرێت بە قوربانی ململانەی شەخسی، بوژانەوەی ناوچەکەمان نەدرێتە بەر ڤیتۆی پلانێکی حیزبی، حکومڕانی تێکەڵ بە حەزی بنەماڵە نەکرێت و بەرژەوەندی تایبەت و کە لە ڕقی سیاسی سەری دەستکەوتەکانی ڕاپەڕین نەخوات. تێگەیشتن لەم داوا ڕەوایانە ئەوەندەی ترهانمان دەدات کە ڕازگۆ و ڕاشکاو بین لەگەڵ میلەتی خۆمان. بۆیە زۆر ڕاشکاوانە لەم ساڵیادەی ڕاپەڕیندا ڕای دەگەێنم کە هەرێمی کوردستانی عێراق کێشەی بنچینەی هەیە. ڕەوتی ڕێکردنی ئەم چەند ساڵەی دوای ڕاپەڕین ئاراستەی هەڵە و پێچەوانەی چاوەڕوانیە نیشتیمانیەکانی وەرگرتووە و پێویستە ڕاز بکرێتەوە. وەگەر فریانەکەوین ڕاپەڕینەکەمان سەری دروشمەکانی دەخوات. من و هاوبیرەکانم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پرسیار و کێشە و پێویستە بنچینەیانە لە نیگەرانی و داواکاری ڕەواکانی گەلەکەمان تێدەگەین و بە شانازیەوە نوێنەرایەتی دەکەین. بۆیە لەم ڕۆژە مێژوویەدا و هەر لەم مینبەرە کراوەیەوە ڕای دەگەێنم کە لە چوارچێوەی هەماهەنگی سیاسی و نیشتیمانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان پشت ئەستور بە پشتیوانی کەسوکاری شەهیدان، پشت ئەستور بە پشتیوانی خەڵکی کوردستان هەوڵی ڕاستکردنەوەی ئەم مۆدێلە چەوتە لە حکومڕانی دەدەین و ڕێگە نادەین هەڵەی کەمینەیەک ڕاپەڕینە شکۆدارەکەمان لە کەدار بکات و ئەو ڕووباری خوێن و ئەو قوربانیدانەی میلەتەکەمان لەم پێناوەدا بەخشیونی بە فیڕۆ بڕوات. دەست لە ناو دەست لە پێناو پارێزگاریکردن لە بەهاکانی ڕاپەڕین. درود بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان.